سڵاتان لێبێ ئازیزان خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی گفتوگۆی پایتەخت لە شاری هەولێر بە دیداری ئێوەی ئازیز شاد دەبینەوە. 8 مارس لانیەوان دوو بۆ چوندا یەک باس لەوە دەکات کە یەکەم کۆبوونەوەی یەکێتیەکانی ژنان لە پاریس لە ساڵی 1945 دا ڕێکخرا. ئەم ڕۆژە بوو بە ڕۆژێک یاخود بە بۆنەیەک بۆ یادکردنەوەی ژنان. بۆچوونێکی تریش باس لەوە دەکات کە لە نیویۆرک لە کارگەیەکی چنین کۆمەڵە ژنێک دەستیان کرد بە مانگرتن. ئەمەش بووە هۆی ئەوەی کە هەموو ساڵێک لەم ڕۆژەدا یادی ژنان بکرێتەوە. هەر کامێکیان بێت ئەو بۆچوونانە ژنان لە هەرێمی کوردستاندا ئایا کێشە و گرفتەکانیان چییە؟ ئایا بارودۆخی ژن و ئافرەتان لە هەرێمی کوردستان لە چ ئاستێکدایە؟ ئەم تەوەرانە لە بەرنامەکەمان لەم ڕۆدا باس دەکەین لەگەڵ هەر یەک لە بەڕێزان. کاک ژیلەمۆ عەبدولقادر بەڕێوەبەری بەرەنگاربوونەوەی توندوتوویژی دژی ئافرەتان، هاژە سلێمان جێگری سەرۆکی لیژنەی بەرگری لە مافی ئافرەت لە پەرلەمانی کوردستان، ئێڤار ئیبراهیم سکرتێری ئەنجومەنی بزوتنەوەی گۆڕان لە شاری هەولێر. زۆر بە خێراتتان دەکەم. ئەگەر ڕای ژیلەمۆ لەگەڵ جەنابەت دەست پێ بکەم، کورتەیەکمان بیتێ لەسەر بارودۆخی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لەم ماوەیەدا. گەر ئێمە باسی ئەوەی بکەین بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی بە ئافرەتان، ئێمە دەبێت باسی سەرەتایی ئەو دروستبوونی و بەرەبەرایەتیانە بکەین کە لە وەزارەتی ناوخۆ بڕیاری بۆ دەرچوو هەر لە کردنەوەی ئەو بەڕێوەبەرایەتیان ناو وەزارەتی ناوخۆ لە ساڵی 2007ەوە و پاشان لە پارێزگاکان لە سەرەتا لە هەولێر و لە سلێمانی و لە دۆک و پاشان نووسینگەی تری بۆ کراوە لە سۆران و ساڵ بە ساڵ ئەو بەڕێوەبەرایەتی و نووسینگانەکەوە لە گەشەکردندا بوونە و ئیحتیمامی حکوومەت بە ئەو بەڕێوەبەرایەتیانەوە پاش دەرچوونی یاسای توندوتیژی خێزانی لە ساڵی 2011 و یاسای ژمارە 8 کە نازڵ دەکرێت. لە ساڵی 2012 چەند بڕیارشتر دەرچووکەوە ئەو نووسینگانە ببن بە بەرەنگاربوونەوە ئەو بەڕێوەبەرایەتیانەش کاری ئەوەی بکەن بە لە جیاتی بەدواداچوون لێکۆڵینەوە بکەن لە کێشەکانی توندوتیژی خێزانی کەوا ئێستا لە ئەوەی داینکەوە ئەو بڕنووسینگانە وا بکەینکەوە ستافیان بۆ ئامادە بکەینکەوە میلاچیان بۆ دامەزرێن و بیناوشتیان بۆ دابین بکەین کە واروە ئاستی نووسینگەی دوو نووسینگەش بەرز کراوەتەوە لە ڕانیە و لە سۆران نووسینگە بوون ئێستا بوون تەبەڕێوەبەرایەتی واروە کارەکان یعنی بەو جۆرە دەڕواوە. ئەگەر ئێمە بین باسی ئامار بکەین، ئاماری دەبێت ئاستی ساوەکان توندوتیژیەکان بکەین بە پێ ئامار. نازانم ئامارەکەت دەوێت ئێستا لە چ ئاستێکدایە خۆی دەبێت ئەمە ئامارە بڵاو کراوەتەوە سایتێکێ بە ناوی لە بەڕێوەبەرایەتی گشتی توندوتیژی ئافرەتان ئەو سایتەکەوە ئامارەکان ماهانگانە بڵاو دەکاتەوە کەەوە کوشتن، خۆکوشتن، سووتان، خۆسووتان، لێدان و هەڕەشە و هەمووی تێدا بە ڕوونی تێدا دیارە کەەوە چەند حالەت هەیە لە هەرێم. دەتوانین باسی ساڵی 2012 بکەین کە کۆی کوشتن 22 حالەتە بووە و هەروە ژمارەی ئینتیحار 9 حالەتە بووە. کاکژی لەمەیانی ئەم ئامارانە بەراورد لەگەڵ ساڵانی پێشوو کەمی کردووە یاخود لۆک و خۆیەتی یاخود خۆی ئەگەر ئێمە ئەگەر مقارنش بکەین بەس کوشتنەکەمان باس کرد 26 حالت بۆ ساڵی پار، ساڵی 2002 بڵین 2011 2012 بوو 22 حالت واروە باسی ئەو حالەتەمان کرد. ئینتیحار 12 حالت بووە بووتە 9 حالت، بەڵام سکالا تۆمارکردن ڕووی لە زیاد بوون بووە. ئەو سکالا تۆمارکردنەش ڕۆژ بە ڕۆژ ڕووی لە زیاد بووندا. ئێمەش ئەوەی دەگەڕێنەوە بۆ ئەوەی کەەوە ڕاستی ئافرەتان زیاتر بەهۆی ڕاگەیاندنەکانەوە بەهۆی ئەوەی کەوا ئێستا دەزانن بەهۆی ئەوەی کە ئیحتیمامی حکوومەت یاخود پەرلەمانی یاسای تایبەت دەردەکات وشار بوون تۆ دێن داوا تۆمار دەکەن. ڕۆژ بە ڕۆژ سکالا تۆمارکردن ڕووی لە زیاد بوون. بەڵێ زۆر سپاس. هاژە خان، زۆر کەس لەوان چاودێرانی دەرەوەی هەرێمی کوردستان کە دێنە ناو هەرێمی کوردستان یاسای
ئەحوالی شخصی هەرێمی کوردستان یاخود عێراق بە شێوەیەکی گشتی و هەروەها ئەم یاسانی کە لە پەرلەمانی کوردستان دەردەچێت دەبینن بەراوردی پێکەن لەگەڵ یاسای لە وڵاتە عەرەبیەکانە هەیە پێشکەوتوترین یاسا لە هەرێمی کوردستان هەیە. بۆچی سەرەڕای ئەوەی کە یاسای پێشکەوتوو هەیە لە هەرێمی کوردستان بەڵام ئەم هەموو تونند و تیژیە بەرامبەر بە خێزان و بەرامبەر بە ئافرەت و ژنان دەبینی؟ زۆر سپاسدانەکەم. دیارە بابەتی تونند و تیژی بابەتێکە بڵین هەر لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتی تونند و تیژی هەبووە، مرۆڤەکان بەرامبەر بە یەکتری، بەڵام شێوازەکانی جیاجیایە، ینی لە هەر کۆمەلگایەک شێوازی تونند و تیژی جیاوازی هەیە لەگەڵ کۆمەلگایەکی تر. بەو پێش کە ژن و پیا و دوو ڕەگەزن کە لە ناو کۆمەلگادا مامەڵەیان زیاتر ینی بەرامبەر بە یەکتر نزیکترە لە یەکتر لە هەموو جۆرێکیکە، بەو پێەیە ئەبینین کە تونند و تیژی ئەنی زیاتر لە نێوان ڕەگەزی نێرومێ ڕوویداوە. ئەو تونند و تیژیانەش بەڕاستی لە کۆمەلگایەک وەکوتم بۆ کۆمەلگایەکی تر جیاوازی هەیە. بۆ نمونە گەر ئێمە باس لە کۆمەلگای خۆمان بکەین کە کۆمەلگای کوردەواری کۆمەلگایەکە لە بڵین لە ناوچەیەک دەژێت کە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی پێ ئەوترێ، چەند شتێک هەیە کە پابەندە پێیەوە ئەو کۆمەلگای ئێمە، لەوانە مەسەلەی دابوونەریت هەیە، مەسەلەی ئاینە، چەند مەسەلەیەکی ترە کە بووە بە کەلتورێک لە ناو کۆمەلگاکە پێیوە پابەندە و تاکو ئێستا ینی لەگەڵ ئەو هەموو گۆڕانکاریانەی کە وەکو بەڕێزت باست کرد لە یاساکاندا ڕوویداوە تەبیعی دوای ڕاپەڕین دوای 91، بەڵام تاکو ئێستا نەتواندراوە یاساش هەیە، بەڵام تاکو ئێستا نەتواندراوە کە ینی ئەو بەرەو پێشچوونە بەرچاوە ببینین لە بەرەو پێشچوونی ڕەوشی ژن لە هەرێمی کوردستاندا. ئەوانە بەڕاستی ئەو هۆکارانە وای کردووە کە نەتواندراوە کە یاساکانیش وەکو خۆیان جێبەجێ بکرێن. بۆ نمونە ئێمە ئەگەر باس لە یاسای باری کەسێتی بکەین، دەبینین لە ساڵی 2008 یاسای باری کەسێتی لە هەرێمی کوردستاندا هەموار کرا و من پێم وایە ئەو هەموارکردنەی هەرچەندە ینی هەندێک شتی تریش هەیە لە ناو یاساکە، هەندێ مادەی تر هەیە، بڕگەی تر هەیە کە پێویست بەوە دەکات ئێمە هەمواری بکەین کە ڕێگرن لە بەردەم ئەوەی کە ژنان بەرەنگاری تونند و تیژی ئەبنەوە یاخود ژنان ناتوانن زیاتر کار بکەن لە هەموو مەجالەکانی ژیاندا. لەگەڵ ئەوەشدا بەڵام من پێم وایە یاسایەک بوو هەموارکردنەکە، ینی بەڕاستی هەموارکردنێکی زۆر باش بوو. هەر بۆ ینی زانیاری بەڕێستان من پێش 3 ڕۆژ لە کۆنفرانسێک لە بەیروت بەشداریم کرد لە کۆنفرانسێک دەربارەی مافی ژنانی عێراق لە ڕووە یاساییەکەیەوە، چۆن بتوانین ئەو ڕێگریانە چین کە لە پێشژنی عێراقیە بۆ ئەوەی کە یاساکانی عێراقی بتوانین هەمواریان بکەن یان یاسای نوێ دەربکەین بۆ ئەوەی بتوانین زاڵ بین بەسەر ئەو ڕێگریانی کە لە ناو یاساکاندا هەیە. کاتێک من بە ناوی پەرلەمانی کوردستان لەسەر ئەو یاسایانە قسەم کرد، بەڕاستی ینی جێگای خۆشحاڵی هەموو لایەنەکان بوو، بە تایبەتی ئەو نوێنەرانەی کە نوێنەری وڵاتی سووریا بوون، وڵاتی لوبنان بوون کە لەوێ بوون، ینی زۆر دەستخۆشیان لێکردین لەسەر ئەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستان بەو هەموارکردنەوە هەڵساوین. بەڵام جێبەجێکردنەکەی ینی ڕێخۆی نەگرتووە لە هەرێمی کوردستان و هۆکارەکەشو کە باس کرد دابوونەریت و مەسلەی ئاینی ئیسلام ئەوانەیە یاخود بڵێ هۆکارەکان وەکو باسم کرد، ینی ئەو هەندێک شت هەیە ڕێگری ئەکا لە جێبەجێکردنی یاساکە. بۆ نمونە لە یاسای باری کەسێتیدا کە فرەژنی مەرجدار کردووە، چەند مەرجێکی داناوە بۆ ئەو کەسەی کە ژنی دووەم ئەهێنێت. یەکێک لەو مەرجانە ئەوەیە کە دەبێ موافقەتی ژنی یەکەم وەربگیرێت لە کاتی هێنانی ژنی دووەم. بەڵام ئێستا ینی هەر کەسێک پابەند نەبێ بەو شروطانەی لە ناو یاساکەدا هاتووە ڕوبەڕووی یاسا دەبێتەوە، ینی یاسا سزای بۆ داناوە. بەڵام دەبینین کە هەندێک کەس هەیە کە ژنی دووە مارە ئەکا ڕواتە مەخمور مارەیەکە، ڕواتە پردێ مارەیەکە، لە شوێنێکی کە مارەیەکە. بەڕاستی ئەوانە هەمووی خەلەلن کە ڕێگری بووە، ئەوە یەکێکە لە هۆیەکان. هۆیەکانی تریش بەڕاستی وەکوتم دابوونەریتی کۆمەڵایەتی هەیە، هەندێک خەڵک هەیە بەڕاستی ینی ژن هەیە
موافقت ئەکا بۆ مێردەکەی کە ژنی دووەمی بەسەربێنێ مقابل هەندێک شت لەبەرەوەی ناوێت کە جیاب بێتەوە لە مێردەکەی ناوێت ینی ئەو دابوونەریتەی کە هەیە ینی ئەو دابوونەریتانە جێبەجێ نەکا بەسەر خۆی چکە تووشی کێشەی کۆمەڵایەتی دەبێت. فەرخان یعنی ئەگەر کێشەکە تەنها کێشەی دابوونەریت و کۆمەڵگایە کە تا ئێستا هەندێک لەو یاسایانە ناچێتە بواری جێبەجێکردنەوە بە بۆ چوونی تۆ وەک چاودێرێک ئەگەر ئەم کارەکانی حکوومەت و پەرلەمان ببینیت ینی پێت وایە کێ بەرپرسیارە لەوەی کە کۆمەڵگای کوردی تا ئێستا ناتوانێت ئەم یاسایانەی کە لە پەرلەمانەوە دەردەچێت بە تەواوەتی جێبەجێ بکات. من بەشێکی لەگەڵ قسەکانی هاژەکان متفقمەوەی کە ڕاستە بەشێکی کللتورە دابوونەریت و کللتورە بەڵام بەشێکی دەگەڕێنەوە بۆ جێتی پەرلەمان بەشێکی دەگەڕێنەوە بۆ حکوومەت حقوایە حکوومەت لێ بەرپرس بێتن ناکرێت تۆ یاسایەک دەرکەی بۆ نمونە یاسای قانونی ئەحوالی شخصی یاسای فرەژری ئەو یاسایەک لێرە دەچێت لە مەخمور وەچی هاژەخان ئاماژەی پێکرد دەچێت لە مەخمور و لە پردی و یان لە کەرکوو یان لە مووسڵ دەچێژنی دووە مارە دەکاتن دەبێتن لێرە لێپێچینە و دادگا سەروەرە دەبێت لێرە یاسا دادگا لێپێچینەوەی لەگەڵ بکاتن بەڵام سەرڕێ ئەوە دادگا لێپێچینەوەی لەگەڵ ناکاتن من پێم وایە بەشێکی کللتورە بەڵام بەشەکەی تری دەسەڵاتی سیاسیە لە هەرێمی کوردستان وەکو پێویست ئیشی لەسەر ئەو یاسایانە نەکردووە دنا یاسای زۆر جوان دەرچۆ بۆ نمونە یاسای 2011 کە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژە یەکێک لە خاڵەکان ئەوەیە لە 2011 ئەو یاسایی کە پێدەرچوو ئەو ژنانەی کە تەمەنی سەروی 30 ساڵین کە بێ سەرپەرشتیارن یان لە مێردەکانیان جیابوونەتەوە یان لە تەمەنی سەروی 30 ساڵیەوە موچەیەکی تایبەتیان لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بۆ بڕێتەوە بۆ ماوەی 2 ساڵە جێبەجێ نەکراوە. ینی یاسای پێدەرچووە لە پەرلەمان بەڵام جێبەجێ نەکراوە بەڵام من بەشی هەرە زۆری دەگەڕنمەوە سەر حکوومەت بەڵێ ینی ئەو ڕێکارانە چین کە حکوومەت بگرێتە بەرد بۆ ئەوەی کە ئەم یاسایانە جێبەجێ بکرێت بە تەنها بە دوواداچوون و لێ پێچینەوەیە یاخود گۆڕانکاریە لە هەندێک سیستم و هەندێک یاسای تراکە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی پاڵپشتی ئەو یاسایانە بێکە بۆ ژنان دەرەچێت. بەڵێ سروەخان سەبارەت ئەو ڕێگە چارەسەریانە چین کە حکوومەت بیگرتە بەر من با سەرەتا باسی ئەوە بکەم سەبارەت بەو توندوتیژانی کە لە هەرێمی کوردستاندا هەن لە دوای ڕاپەڕینەوە تاکو ئێستا طبعاً بەشێکی ئێمە دەکەینەوە سەر کللتور و دابوونەریتە بەشێکیشی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان کە نەهێشتووە ئەو توندوتیژیانە تۆزێک کەم بێتەوە دەگەڕێتەوە سەرەوەی بۆ نمونە باسی ئەوە دەکرێتن دوو مەکتەبی کۆمەڵایەتیمان هەیە ئێمە سربەیەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانن سوڵی ئەشاری کێشەی ژنان دۆزی ژنان لە ماڵی سەر و کۆزەکان چارەسەر دەکرێتن کەواتە هەتاکو ئێستا لە هەرێمی کوردستان یاسایەک نییە لێپێچینەوە لەگەڵ ئەوە بکاتن چۆن دەبێتن دەبێت قەزیی ژن لە ڕێگەی دادگاوە چارەسەر بکرێتن نابێتن لە ڕێگەی مەکتەبە کۆمەڵەتیەکان چارەسەر بکرێویان لە ماڵی سەر و کۆزەکان چارەسەر بکرێت کەوە جێگەی داخێکی نیگەرانیی زۆرە وابزانام هاژەخان ئاگادارە لە ماوەی ڕابردوو بڵێ یاسایەک دەرچوە محکەمەیەکە بێتن محکەمەیەکی سربەخۆ هەبێتن بۆ ژنان کاری پێ بکرێ وابزانام کاریشی لەسەر کراوە بە تایبەتی لیژنەی ژنان بەڵام تاکو ئێستا ئەو محکەمە ئیشوکاری دیار نییە نازانێتن ینی هۆکارەکە ئەوەیە دەبێتن دادگایەکی سربەخۆ هەبێتن جیهەتی حکوومەتی هەرێمی کوردستان لی بەرپرسە و دەبێت لێ پێچینەوە بکاتن و دەبێت ئەو محکەمەیە ئیشوکاری ژنان چارەسەر لەسەر ئەو محکەمەیە ئەو محکەمەیە بەرخان ئەو محکەمەیە خۆشبەختانە لە ساڵی 2012 لە مانجینۆ 2012 دەست بەکار وە لە هەرێمی کوردستان لە هەولێر و لە سلێمانی و لە دووهۆک و لە گەرمیان هەریەکە و حاکمی تایبەتی خۆی لۆدانراوە لە لێکۆڵینەوە کە دوو حاکمیان ئافرەتن دوو حاکمیان لە پیاوە لە ئەو محکەمانە بەناوی دادگای لێکۆڵینەوەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی کەەوە ئەو کێشانەی تایبەتە بە توندوتیژی خێزانی وەردەگرن واروە لە دادگای کەتنیش ڕۆژێک دانراوە بۆ دادگاییکردن چونکە دادگاییکردنی کێشەی خێزانی دەبی سڕی بیتن ڕۆژی چەندانەوە بۆ دادگاییکردن ئەو هەنگاوانە هاژراوە هەروە بەڕاستی هەروکو باس کرد ئەگەر ئەمە باسی مەکتەبی کۆمەڵایەتیەکان دەکرێت بەڕاستی ئێستا نازانم یعنی نادرێن ئەگەر ناتوانین برێن نییە بەڵام زۆر کەم بۆتەوە بەڵام کێشەیە کە لە کەلار بوو هەر ینی هاوشێوەی ئەوە بوو کە کێشەکە چارەسەر کراوە ئەو کێشەیە کەلاریش لە ڕێگای دادگاوە برین بەڕێبەرایەتی گەرمیان کەدایەوە و
بەڵام تەمەنی بچوو بوو چێژ خەلەلەشی یاسایی تێدا وەگەنا هاتبووە دادگا و هاتبووە بەڕێبەرای تونتیژی گەرمیان و بەڵام لەبەرەوەی تەمەنی بچوو بوو تەمەنی یاسایی نەبوو بخۆیدا چەندجار داوای کرد و گەڕێتەوە ناو کەسوکاری دادگا هاوکاری ئەو کەسەی نەکرد کاتان ئەو کێشانی کێتە لە ئێوە ناچێتە مەکتەبە کۆمەڵایەتیەکە ئەگەر لە مەکتەبی کۆمەڵایەتی ئەو کێشەیەکتان بۆ بێ چارەسەر کرابێ بەڕێ یاسایی چارەسەر دەکەن هیچ ئێمە باسمان کرد ئێستا ئەگەر باسی ئاماری دادگای تاوانی دادگاکانی تاوان و کەتن و سنووری هەولێرتان بۆ بکەم لە ساڵی 2011 184 کەس دادگای کراون لەسەر کێشەی ئافرەتان لە ساڵی 2012 140 تۆمەتبار دادگایی کراون لەسەر کێشەی ئافرەتان کەوانەیە سزای یەک ساڵی مەسەر دەسەبێت لە 7 کەسن 3 کەس لەوانە لەو تۆمەتبارانە سزای سێدارەدانیان هەیە ئەوە دادگاکانن کە ئێستا ئەو کاران دەکەن بەڵام پێویستی هەوڵدانی زیاتر هەیە یاسای باشمانە هەروەک واز کرد ئەگەر تەماشای احتیمامی حکوومەت بکەین ئێستا لە باس سنووری هەولێر برین هەموو هەرێمی کوردستان 26 نووسینگەی تونتیژی و دا لە فەرمانی دەرچوو بۆکردنەوە 16 شەیە دوو بەڕێوەبەراتی باسمان کرد نووسینگەی ئاستی بەرزکراتی 6 بەڕێوەبەراتی ئەو نووسینگانە لە ماوەی چین زیینگدا ئێستا دووهۆک دەستی پێکردەوە لێکۆڵینەوە لە سلێمانی هەولێر و گەرمیانیش لە ستافی بۆ دابین کرێ دەست بە لێکۆڵینەوە دەکات ئەوە پێشتە دەڕواتن واروە ئێستا ئەگەر تەماشای پارێزگاکان بکەین هەر لە پارێزگایەک ئەوەش احتیمامە بۆی ئەنجومەنێک دروست بووە بە ناوی ئەنجومەنی بەرەنگاربوونەوەی تونتیژی خێزانی بە سەرپەرشتی پارێزگاری پارێزگاکانە لە هەر پارێزگایەک ئەنجومەنێک دروستبووە ئەنجومەنە پێک هاتووە لە پارێزگار لە بەڕێوەبەرایەتیەکانی بەڕێوەبەراتی گشتەکان بەڕێوەبەراتی تونتیژی ئافرەتان بەڕێوەبەراتی پۆلیسی پارێزگاکان وەزارەتی کار لە مستەوای بەڕێوەبەراتی گشتی وەزارەتی تەندروستی مافی مرۆڤ ئەوقاف جامعە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەوانە وەکو تیم دوو مانگزارە کۆبوونەوە دەکەن لەسەر کێشانێکەوە چ بکرێ باشە یعنی ئەوە لە ڕووی بەڵام هێشتا پێویستی بەوەی هەیە واروە تەوعیەکردن خەڵک وشار بکرێتەوە لایەنە کۆمەڵایەتەکان ئەگەر تەوعیەش چەند تەوعیەکی باشێ ئەگەر تەوعیەنەوی هەموو داوایە تۆمار ناکرێت بەڵام لەگەڵەوەشدا ئێمە لەگەڵەوەی نەمچینە هەندی وەژمابی داوای تۆمار نەکات هاژە خان باس لە تەوعیەکرا ینی ئێمە باس لە 8 مارسەکەین زۆربەی ژنان لە هەرێمی کوردستان نازانن 8 مارس چییە نازانن مافەکانی خۆیان چییە نازانن چۆن داوای مافەکانی خۆیان بکەن ینی پێ دوایە پەرلەمان لەما کەم کورتی نەبووە کە ئەم مافانی ژنان بگەێنێتە ئافرەتانی هەرێمی کوردستان بڵێ سەرەتاوەڵا وەکو ڕاستکردنەوەیەک بۆ قسەکانی ئێڤارخان باسی لە دادگاکە کرد تەبیعی ئەو دادگایە دادگای تایبەتمەند بە کێشەکانی توندوتیژی ئەوەی کە کاکژی لەمەوە باسی لێوە کرد ئەوە لە ناو یاسای لە مادەی سێ یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیدا هەیە بەڵام دیارە بە تەکید یعنی دادگاکە زۆر دواخرا بەڵام ئێستا ئەوە وەکو کاکژی لەمە باسی کردەوە 4 دادوەر دەستنیشان کراوە ئێستا دەوراتیان پێ ئەکرێ بۆ ئەوەی دەست بەکار بن لەو دادگایانە ئەوەی تر ئەو سندوقەی کە ئێڤارخان باسی کرد ئەو سندوقە خۆی لە باری کەسێتی لە یاسای باری کەسێتی 2008 کە هەموار کرا ئەو سندوقە دامەزرا کە حکوومەت ئەبێ سندوقێک دابنێت بۆ ئەو کەسانەی بۆ ئەو ژنانەی کە جیا ئەبنەوە لە هاوسەرەکانیان و کەس نییە کە ینی داهاتێکی نییە و کەس نییە کە ینی بڕی داهاتێکی سربەخۆی نییە و ناتوانێت داهات بەدەستبێنێت ئەبێ حکوومەت لەو سندوقە هاوکاری ئەو جۆرە ژنانە بکات کە جیا ئەبنەوە بەڵام دیارە ئێمە بەڕاستی ئەوە بۆ ساڵی چوارەمە کە لەو دەورەی پەرلەمانین بۆ ساڵی چوارەمە ئێمە وەکو لیژنەی بەرگری لە مافی ئافرەت لە پەرلەمانی کوردستان داوامان لە حکوومەت کردووە کە ئەو سندوقە تەفعیل بکە بەڵام تاکو ئێستا تەفعیل نەکراوە ئەوە جێگەی داخە بەڕاستی لە ڕاستیدا خۆی لە بڵێ بودجەی بۆ تەرخان نەکراوە ئێمە وەکوتم ئێمە بۆ ساڵی چوارەمە لە کاتی گفتوگۆیەکانی بودجە ئێمە وەکو لیژنە داوا ئەەکەین کە ئەو سندوقە تەفعیل بکرێ بەڵام ئێستا ئەو ژنانەی کە ینی جیا ئەبنەوە لە هاوسەرەکانیان و هیچ داهاتێکیان نییە تۆڕی چاودێری کۆمەڵایەتی دەیانگرێتەوە کە بەڕاستی ئەمە ینی ئیجحافێکە بە حەقی ئەو ژنانە چکە ئەبێتۆ حیسابی ئەوەی بۆ بکەی کە ئەگەر خۆی بێ بەتەنهایان ئەگەر چەند ناڵێکی هەبێت ئەگەر هیچ داهاتێکی نەبێت چۆن ئەتوانی جگەلەوەی کە نەفەقەکەی بۆ ئەبڕێتەوە دوای جیابوونەوە ینی بەیاسا بەڵام دەبێت حیسابی ئەوەی بۆ بکەی کە چۆن بتانی لەو سندوقە ئەو ژنە مستەفید بێت هەتا بتوانێت مناڵەکانی بەخێو بکات خۆی و مناڵەکانی
جا بەڕاستی هەر وەکو زانیاریەک بوو ینی بۆ ڕاستکردنەوەی ئەو بابەتە بوو و ویستم باسی بکەم دەربارەی پرسیارەکەی بەڕێزت طبیعی هەشتی ئازار ئێمە بەڕاستی هەتا دوای ڕاپەڕین ئێمە باوەڕ ناکەم ینی ئەگەر ژنێکی چۆن یعنی زۆر ژنێکی ڕۆشنبیر بێت زۆر متابع بێت بۆ ڕەوشی ژن لە جیهان ئەگەر نا هەتا دوای ڕاپەڕین خۆیمە کەسمان نەمانەزانی هەشتی مارس چییە بەڵام دیارە دوای ڕاپەڕین یعنی ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان دەستیان کرد بەوەی کە ساڵانە یادی هەشتی مارسیانە کردەوە بۆ ئەوەی کە خەڵک بزانێت ڕۆژی هەشتی مارسیە طبیعی ئەو ڕۆژە هەروە ینی وەکو ئەڵێن لە گۆترەدا نەندراوە و نەکراوە بە ڕۆژی جیهانی ژنان دیارە ژنان خەباتیان کردووە تێکۆشاون بۆ ئەوەی کە توانیویانە لەو ڕۆژەدا مافەکانی خۆیان بەدەست بێنن بۆیە ئەو ڕۆژە کراوە بە ڕۆژی جیهانی ژنان طبیعی ئێمە لە وەکوتم لە هەرێمی کوردستاندا دوای ئەو هەموو کێشە سیاسی و کۆمەڵایەتیانی کە بەسەر هەرێم داهاتووە ئابوووریانە کە بەتایبەتی لە دوای نەوەتەکان و ئەوانە دوای ئەوەی کە حیساری اقتصادی هەبوو لەسەر هەرێمی کوردستان و ئەوە خەڵک زۆر نەئەپرژا سەر ئەو شتانە بەڕاستی خەڵک خواخوای بوو کە ژیانێک بۆ خۆی تەمین بکە و تەواو ئیتر ینی کاتێک کە باسی هەشتی مارس من خۆم لە ڕێکخراوێکی ئافرەتان ئیشەکەم لە 93 لەو ڕێکخراوە ئیشەکەم و زۆریش ینی هەوڵمان داوە ئێمە وەکو ڕێکخراوەکە کە کۆمەڵی ئافرەتانی کوردستانە هەوڵمان داوە کە ژنان بە مافەکانیان بناسێنین ینی بزانین مافەکانیان چییە بە تایبەتی هەوڵدان بۆ ناسینی ئەو ڕۆژانەی کە بۆ نەن وەکو بۆ ژنیانی بۆ سەر تاسەری ژنان لە جیهاندا بەڵام لە ڕاستی دایمە کە بۆنەکانمانە کردو بە تایبەتی لە هەشتی مارس کە لەگەڵ ژنان باسمانە کرەمان وت ئامادە بن لەو بۆنانە ئەسڵان یعنی پێیان شتێکی زۆر مهم نەبووە یان وتجا چییە ینی ڕۆژێکی وا هەبێ و نەبێت چییە ئێمە هەموو ڕۆژێکمان ناخۆشیێ بە ئەو ڕۆژەشمان هەر نەبێت ینی بەڕاستی ئەوەیە بەڵام بۆ مەسلەی ڕۆشنبیرکردنی خەڵک و پێزانینی خەڵک بە تایبەتی ژنان بەو ڕۆژە و هەموو ئەو ڕۆژانەی کە بەمەبەست دانراون بە ئەگەر ڕۆژی جیهانی ژنانە ئەگەر ئەو ڕۆژانەیە کە ژنان توانیویانە ینی دەستکەوتێک بەدەست بێنن ئەوانە بەڕاستی پێویست بەوە دەکا کە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕۆڵی خۆیان ببینن لەو ڕۆژانەدا هەرچەنددا من وەکو پەرلەمانیش ینی پەرلەمانیش ینی ئەرچێکە لە سەرشانی کە ئەو ڕۆژانە بە خەڵک بناسێنێتیان وەکو بڕیار بە بڕیار لە پەرلەمان دەری بکات بەڵام دیارە ئەو ڕۆژانە ئێستا ینی هەمووی ساڵانە یاد ئەکرێتەوە ینی پێویست بەوە ناکە کە ئەوە بکرێ بە بڕیاریش بەڵام پێویست بەوە دەکات کە خەڵک ڕۆشنبیر بکرێتەوە کە خەڵک بە ئاگا بێت لەو ڕۆژانەوە هەموو ئەو ڕۆژانەی کە ینی شتێکیان کردووە بۆ ژنان و بۆ مافەکان ئێڤەرخان وشارکردنەوەی خەڵک تەنها ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنین ئەوانی لە بواری ئافرەتانە ئیشتەکان یاخود ئەرکی کۆمەڵگا و حکوومەتە پێکەوە ئەرکی هەموو لایەکە طبعاً من سەرەتا دەمەوێتن باسی ئەوە بکەم ساڵانە دووجار دوویات هەیە کە لە هەرێمی کوردستان تەنها لە حکوومەتی هەرێمی کوردستان دووجار ژنانیان بیر دەکەوێتەوە یەکیان کە ئەو ڕۆژەیە کە ئێستا یادی هەشتی مارس دەکرێتەوە کە بەداخم بۆ ئەوەی ١٨ ژنانی هەرێمی کوردستان نازانن ئەم بۆرەیە چییە ئەوەی تریشیان کە 25 یازدەیە ساڵانە کە لە هەفتەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژیە کە یادی دەکرێتەوە تەنها حکوومەتی هەرێمی کوردستان و بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی تەنها ئەو دوو ڕۆژەیان بیرە کەوە جێدا خو نیگەرانیەکی زۆرە لە هەفتەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی 16 ڕۆژ دەیکەن بە مەراسیم کۆمەڵە قسەی بارق و بریق کۆمەڵک پۆستەرات دەیان کۆنفرانس بەستراوە بەڵام هەتاکو ئێستا هیچ شتێک خزمەتی بە دۆزی ژن گەیاندووە لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ڕێژی کوشتن و تونند و تیژی لە هەرێمی کوردستان بەرەو هەڵکشاندن دەچێتن ئەکەوە جێگەی داخ و نیگەرانیەکی زۆرە کە بودجەیەکی زۆر قەبا بودجەیەکی تایبەت لەو بۆنانەدا سەرف دەکرێتن ئەوە جێگەی نیگەرانیە سەبارەت بە هەشتی مارسیش بە هەمان شێوە ئێگەرە میادانش نەکرێتەوە حکوومەتە میادانە نەکاتەوە گلەی ناکەن بڵێن
حکومت گرنگی نەدەبێت یادەکانی ژنان و یادەکانی ترەکاتەوە. من لەوەیاندا دەڵێم چۆن یادی ڤەڵەنتاین دەکرێتەوە چۆن یادی بڵێ هەڵەبجە دەکرێتەوە ئاواژ یادی دەکرێتەوە دەکرێتن ئەو یادانە ڕۆژانە من بەش بە حاڵی خۆم ڕۆژی هەشتی مارس هەموو ڕۆژێک دەبێ لای من هەشتی مارس بێتن لە جیاتی ئەوەی ئێمە ژنان وا وەشیارکەینەوە بڵێن ڕۆژی هەشتی مارس دەبێتن ئاهەنگ بجێرێت و تیبی مۆسیقا لە زۆربەی ڕێکخراوەکانی بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئاهەنگ دەجێردرێت گوڵ دابەش دەکرێتن بەڕاستی لە بەروی هۆشیار نەبووینەوە ژنان ناپڕژێنە سەرەوەی بێن داکۆکی لە مافەکانی خۆیان بکەن مەفروزە لەو ڕۆژەدا ژنان بێنە سەرجادە داوای مافەکانی خۆیان بکەن زۆر لەوە گرنگترە دەبێتن تۆ بەیان نامە دەرکەی ئیدانەی ئەو توندوتیژانت بکەی کە لە هەرێمی کوردستان دەکرێتن من پێم وایە هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی و ڕۆژی هەشتی مارس هەموو ڕۆژێک دەبێت بۆ ئەو بۆنانە بێتن زۆر سپاس دەچینە ناوبڕێک و دەگەڕینەوە ئازیزان ناوبڕێک و دەگەڕینەوە لاتان بە تاواکردنی ئەم بەرنامەیە.